میوانەکەم گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز مایکل نایت ستۆژەر لە پەیمانگای واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک و شارەزا لە ئاسایشی وڵاتانی کەندا و لەگەڵمان دەبێت. بەڕێز مایکل زۆر سوپاس کە ئامادەیت لەگەڵ کوردستان 24 دەبینیت یانی ئێستا ئاگاداری کە هێرش دەکرێتە سەر هەولێر ناوبەناو بە بەردەوامی جگە لە هەولێر چەندین ناوچەی دیکە پێشبینیەواکەن کەم جەنگە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران فراوانتر ببێت. جەنگەکە ئێستا خۆی فراوان بووە لەوانەیە گەیشت بێتە فراوانترین ئاستی لە ڕووی جوگرافیەوە لە قوبرسەوە تا عومان تا هەرێمی کوردستان هەموو شوێنە ئێستا بە ئامانج دەگیرێت بۆیە پەیامەکە زۆر ڕوون و ئاشکرایە. بۆ نمونە پێتان دەگوترێت ئێستا بۆ نمونە بەگەلی کوردیش دەگوترێت ئێوەش بەشێکن لەو گروپە بە سعودیاش گوتراوە بە وڵاتانی دیکەی کەنداویش گوتراوە. ئێستا پایتەختی هەرێمی کوردستان لەلایەن سیستەمی بەرگری موشکی ئەمریکاوە پارێزراوە لەلایەن هاوپەیمانانمانەوە پارێزراوە لە کاتێکدا باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا ئابڵۆقە دراوە. ئەوەی ئێران دەیکات بەرامبەر بە هەولێر بەرامبەر بە کووردە یان بەرامبەر بە بەرژەوەندیەکانی ئەمریکایە لێرە؟ دوولا ئەمە ئەو بابەتەیە لەگەڵ هەرێمی کوردستان. ئێمە دەزانین هەرێمی کوردستان یەکێکە لە دڵخوازترین ئامانجەکانی ئێران بە ئامانجی بگرێت چونکە پێی وایە دەتوانێت بە ئاسانی بە ئامانجی بگرێت بێەوەی سزا بدرێت. ئێستاش هەرێمی کوردستان بە ئامانج دەگیرێت و لە ئایندەشدا ئەمە پەیوەندیەکانی کوردستان لەگەڵ وڵاتانی کەندا و پتەوتر دەکات لەگەڵ ئوردن و وڵاتانی دیکەش پتەوتر دەکات لە کاتێکدا ئێستا لە ژێر هێرشی درۆنیدا. بەڕێز مایکل لە دەستپێکردنی ئەم جەنگە یەکەمین هەنگاوی ئەمریکا و ئیسرائیلەوە بوو کە ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانیان کوشت. ئێستا ئامانجیان چییە؟ چیانەوێت لە ئێران؟ لە ڕاستیدا ڕوون و ئاشکرانیە کە ئەمریکیەکان بوونە یان ئیسرائیلەکان بوونە ڕێبەری پێشووی باڵای ئێرانیان تیرۆر کرد بێ، بەڵام لە کۆتاییدا ئەمریکا دەیەوێت کۆتایی بەو کارەساتە لە ئێران بهێنێت، کۆتایی بۆ قەیرانە بهێنێت. دەیەوێت ئێران چیتر نەبێتە هەڕەشە لەسەر ئەمریکا لەسەر ئەوروپا یاخود لەسەر وڵاتانی عەرەبی و دەیەوێت ئەو ڕژێمەش کۆتایی بێت. وا دیارە دانوستانی ئاشتیانە سەرکەوتو نەبوو. ئێستاش ئەمریکا دەیەوێت بە گوێرەی توانای خۆی هەرچی توانای سەربازی ئێران هەبێت لە ناوی ببات، سەرکردە سەربازیەکانی ئێرانش لە ناو ببات. ئەویش هاوکات دەیەوێت جوم و جۆڵی خەڵکی ئێران زیاتر بێت لە ناو خۆدا. بەڕێز نایت دانوستان سەرکەوتوو نەبوو چونکە بەڕاستی بەشێکی زۆری خەڵک پێیان وایە کە ئەم دانوستانانە تەنیا بۆ سەرقاڵکردنی ئێران بوو تاوەکو بە شێوەیەکی باشتر هێرش بکرێتە سەریان. نەخێر لەو بڕوایەدا ئێرانیەکان لەگەڵ مەرجەکانی ئیدارەی ترامپ هاوڕابان. سەرۆک ترامپ ئەو کاتە پێی وابوو جەنگ نەکرێت، پێی گرێبەست باشترە لە جەنگ. بەڵام خەڵکێکی زۆر هەن لە ئیدارەدا بۆ نمونە جێدی ڤانس زەگری سەرۆکی ئەمریکا، ئەویش بژاردەی سەربازی بەدڵ نەبووە. بۆیە سەرکردایەتی ئێران لە ڕاستی زۆر کە لە ڕق بوو، پێیان وابوو لە دۆخێکداین جیاواز نییە لەگەڵ گەڕەکانی پێشووی دانوستان، تێنە دەگەیشتن ئیدارەی ترامپ چەند گۆڕاوە. باشە لە پاش کوشتنی خامنەیی ئێستا هیچ دەرگا و دەرفەتی گفتوگۆ و دانوستان ماوە لە نێوان ئەمریکا و ئێران؟ بەڵێ لەوانەیە ئەم هەفتەیە دەرچێک بۆ دانوستان هەبێت، لەوانەیە ببینین
ئاگربەستێکی نیمچەیی هەبێت تا ڕادەیەک ئاگربەست ڕابگەێنرێت لەوانەیە دانوستانی ناڕاستە و خۆش بکرێت بەڵام ئەمە بڕیارێکی خێرا نابێت لەلایەن سەرکردایەتی ئێرانەوە مەرجەکانی ئەمریکا قبول بکات لەوانەیە شەڕەکان دەست پێ بکەنەوە ئەمەش لەو بارودۆخەدا دوای نەمانی دەسەڵاتی ئێستا بۆ نمونە بە هەمان شێوە لە ڤەنزوێلا دەسەڵاتی پێشوونەما ئێستا سەرکردایەتیەکی نوێ هەیە سەرکردایەتی نوێش ئامادەیە بە شێوازێکی نوێ مامەڵە لەگەڵ ئەمریکا بکات لەوانەشە ئیدارەی ترەمپ چاوی لەوە بێت لەو هەفتەیە بەڵام شتێکی ترت وتت کە ئێستا ئەمریکا دەیەوێت ئەم ڕژەمەی ئێران بگۆڕێت ئایا بەڕاستی ئەمە خواستی ئەمریکایە؟ لە ڕاستیدا ئەمە دەیانەوێت گۆڕینێکی درێژخایەن بێت نەک تەنیا گۆڕین لە هەڵسوکەوتەکەی بۆ نمونە وەک ڤەنزوێلا ئەمە سوودفە نییە ئەو هێرشەی کراوەتە سەر ئێران سەیری 47 ساڵی ڕابردوو بکە سەیری مەدوڕۆ بکە بۆ نمونە دەیانەوێت کۆتایی بۆ شەڕە بهێت لە ئایندەشدا دۆست بن نەک دژمن هەر بۆیە دەرفەتێکی باش هەیە ئێستا بۆ جۆرێک لە دانوستان تەنانەت ئەگەر بەشێک لە ئەندامانی حکوومەتی ئێران لە دەسەڵاتی خۆیان بمێنەوە بەڵام سەرۆک ترەمپ تەنیا قسە ناکات ئەو دڵخۆش دەبێت ببینێ خەڵکی ئێران دەست بە سەر دامەزراوەکانی حکوومەتی ئێراندا بگرن بەڵام ئەمە دەگەڕێتەوە سەر خەڵک بیکات دەبێت سەرکردایەتی خۆیان بەلا ببن بۆ نمونە هاوشێوەی ساڵی 2003 کە سەدام حوسێن ڕووخا خەڵکی هەرێمی کوردستان حکمی خۆیان کرد. دەستخۆش بەڕێز مایکل نایتس توێژەر لە پەیمانگای واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک و شارەزا لە ئاسایشی وڵاتانی کەندا و دەستخۆش.